یەکێک لە خانمە هونەرمەندەکانی باکوور کە ئەویش ئاینور دۆغانە کە لە ئێستادا خەڵاتێکی نێودەوڵەتی زۆر گرنگی بەدەستهێنا بگومان خەڵاتی ومێکس 21 ئارتیست کە لە وۆرد میوزیک ئەوۆردە لە ساڵی 1999 ئەم خەڵاتە دەبەخشرێت ئەم ساڵ ئاینور وەک چالەکوانێکی کورد کە چەندین کاری لە ڕێی هونەرەکەیەوە بۆ بەرگری لە ئازادی ئینسان و هەروەها ئازادی ژنان و ئازادی کورد کردووە بەسەرکاتەوە ئاینور وتی ئەو خەڵاتە پێشکەشی هەموو دایکانەکات و هەموو ئەو ژنانەشی لە پێناو ئازادی و یەکسانی ژناندا دەجەنگن.